ئێمە دوو نێژڕامانگەیان کەوا لە چەند بەنزینخانەیەک لە شاری هەولێر کە ژمارەیان 27 بەنزینخانەیە نرخی بەنزین جێگیر کراوەتە 606 دینار لەژێر سەرپەرشتی تیمەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان. ئەوەش لە چوارچوەی ئەو هەوڵانە دێ کە حکوومەت دەیداتن بۆ ئەوەی کە نرخی بەنزین دابەزێندرێ هەروەها نرخەکەشی جێگیر بکرێ. ماوەی چەند ڕۆژە هەوڵەکان بەردەوامە لە کاتی بەرزبوونەوەی نرخەکەی بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و لە بەرچەند هۆیەک لە هەمووی گرنگتر بوو ئەوە گرانبوونی نرخی نەوت بوو لە هەموو جیهان. هەروەها بەنزینیش لە وڵاتانی دەوروبەریش بە تایبەت لە وڵاتی ئێران نرخەکەی بەرز بووە. ئەو ڕێو شوێنە توندانە یاخود ئەو مەرج و ڕێنمایە توندانەی کە لەسەر بەنزین دانرا لە ڕووی کوالێتیەوە ئەوەش تەسیریەکی هەبوو تا ڕادێک. بەڵام هەوڵەکان ماوەی چەند ڕۆژە بەردەوامە چ لەلایەن پارێزگاوە لەلایەن لژنەی وزە و سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ نووسینگەی بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ ئەوەی کە ڕێگری لێ بکرێت چیتر بەرز نەبیتەوە و داش بەزێندرێ و نرخەکەی جێگیر بکرێت. ئەوە لە چوارچوەی ئەو هەنگاوانە دێتن ئەو 27 بەنزینخانەکەەوە نرخەکەی جێگیر کراوە سەرپەرشتی دەکرێتن. هیوادارین لە ڕۆژانی داهاتوو ئەو بڕیارەی کە باسی لێوە کراوە گفتوگۆی لەسەر کراوە و ڕەزامەندیشی لەسەر دراوەکەوە ڕێگاکان بکرێتەوە بەرامبەر هاوردەکردنی بەنزین. هەروەها ئەو 25 دۆلاری بۆ هەر تۆنێک دانراوە لەسەر هەر تۆنێک وەکو باز دانراوە ئەوەش هەڵبژیرێ ئەکید ئەو کات نرخەکەی دادەبەزی و زیاتر دەتوانێت نرخەکەی کۆنتترۆل بکرێ و هەروەها لە ڕووی کوالێتیەوەش دەتوانرێ باشتر کۆنتترۆل بکرێتن سەرچاوەکانی کە باشتر ڕوون و ئاشکرابی کە زیاتر دیار بیتن. لەبەرەوەی ئێمە تەنها نرخەکە نییە کە بە دوواداچوونی بۆ دەکەین بگرە لە ڕووی کوالێتیەوەش کە گرنگجێکی زۆری پێدەدەین. لەبەرەوەی پەیوەندی ڕاستە و خۆی بە سەر و ماڵی هاوڵاتیان بە بەرژەوەندی هاوڵاتیان هەیە. ئەمە لە ساڵانی ڕابردووش ڕێژەی سووتانی ئۆتۆمبیلی هاوڵاتیان زۆر بەرزتر بوو لەوەی ئێستا دەیبینین. ئێستا بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆر کەمی کردو ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە دوواداچوونێکی باش بۆ کوالێتی بەنزین دەکرێت. هەروەها ئەو مەرج و ڕێنمایانەی کە یاخود ئەو مواسفاتانە تونتر کرایتەوە کە لەسەر کوالێتی بەنزین دانراوە. ئێمە سەردانی بەنزینخانەکان دەکەین. لیژنەکانی سامانە سروشتیەکان لەگەڵ لیژنەکانی قایم قامێت لە ناکاو بە شێوەیەکی کورتتر سەردانی دەکرێن و هەروەها نمونەیەک لە بەنزینەکە وەردەگیرێت دەبدرێت بۆ پشکنین و لەسەر هەر تەنێک یان 170 دلار پێشتر بۆ هەر تەنێک بەنزین کە هاوردە دەکرا وەردەگیرە. ئەم دابەزینە یاخود ئەم باجە چۆنە لە بەروی بەرچاوڕوونی زیاتر هەبێت؟ ئەوەکۆ هەموو کاڵاوشتومە کە باج بۆ دانراوە لەسەر هەموو شتێکی هاور دەکراو. بەڵام وەکو ئاسانکاریەک بۆ کەرتی سوتەمەنی بە تایبەت بەنزین حکوومەت ئەو بڕیارە دەدا. وەکو باسشم کرد هیوادارین لە ڕۆژانی داهاتوو ئەو بڕیارانە بستە بواری جێبەجێکردن و نرخەکەی دابەزیتن. بڕەکەی چەند بوو ئەو باجەی کە لە ئێستادا داشکێنراو لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لەسەر نرخی بەنزین؟ بڕەکەی 25 دۆلاریدا لەسەردانراوە 25 دۆلاری لەسەردانراوە. بەڵێ زۆر باشە کاک نەبەستکەواتە لێرەدا کۆمەڵی بەنزینخانەکانی شاری هەولێر ڕاگەیاندراوێکیان هەیە نیگەرانن لەم بڕیارە ئەوان دەڵێن ئێمە زەرەرمەند دەبین بۆچی تەنها بۆ چەند بەنزینخانەیەکە. نامە ڕاستە بەرژەوەندی هاوڵاتیان لەلای ئێمە زۆر گرنگە. ئێمە ئێستا کە دەبینین چۆن نیگەرانین کە نیگەران دەبین کە 1 دینار نرخی بەنزین بەرز دەبێتەوە لە هەر بەنزینخانەیەک واش دەبێ ئێمە پێمان باش بی پێمان شتێکی پێمان خۆش بیتن کەوا نرخی بەنزین دادەبەزێندرێتن. ئێستا کە لە 27 بەنزینخانە نرخەکەی 100 دینار دابەزیە ئێمە بەڕاستی
پێمان خۆشە و پێمان باشە شتێکی بەڵام ئەوە ناگەینێتن ئێمە کە دەوەستین وەکو حکوومەت لە هەوڵەکانمان بە پێچەوانەوە هەوڵەکان بەردەوام دەبیتن بەرژەوەندی هاوڵاتی ڕاستە گرینگە زۆر لە لای ئێمە بەڵام بەرژەوەندی خاوەنە و بەنزیخانانەش لەلایەن ئێمە گرینگە کۆمەڵی بەنزیخانەکان کە ئەنجومەنێکیان هەیە لە ڕێگای ئەو ئەنجومەنە بە شێوەی کۆمەڵیش باڵێن سەردانی ئێمەیان کردیە بە بەردەوام لە ماوەی ڕابردوو پێشنیازەکانی خۆیان بە ئێمە داوە ئەو بۆ چوونانەی خۆیان لە ڕووی چارە سەرکردنی ئەو کێشەیە بە ئێمە داوە ئێمە لەگەڵ سەری خۆمان باسمان کردیا بەرزمان کردیتەوە ئێمە هەموو لایەک هەماهەنگین و هاوکارین بۆ ئەوەی کەوا نرخەکە دابەزێندرێت باشە کاک نەبەست کەسیش زەرەرمان نەبیت زۆر باشە بەم شێوەیە جێگیر دەکرێت یان زیاتر دادەبەزێت هیوادارین کە زیاتر دابەزی ئەوەی لە بەرژەوەندی هاوڵاتیا ئێمە هەولی بۆ دەدەین و پێمان خۆشەکەوابی چەندی دابەزێندرێت زۆر باشە کاک نەبەست پلان هەیە بیدەن بە بەنزیخانەکانی تریش لەبەرەوەی زیاتر دابەزێت یاخود جارێ بەم شێوەیە بەردەوام دەبێت ناکید هەر بەنزیخانەیە کە مۆڵەتی هەیە لەلایەن حکوومەتەوە مۆڵەتی وەرگرتووە مافی خۆیتی کە هەر بڕە بەنزینێک هەبیتن هەمویان بە شێوەیەکی با بڵێن وەکو یەکدا بەشیکەن و بیفرۆشن جیاوازی لە نێوان هیچ بەنزیخانەیەک و هیچ بەنزیخانەیەکی تر ناکرێ واتە قۆرخکاری ناکرێ ئەوە لە سیاسەتی حکوومەتی هەرێم نییە بە پێچەوانەوە حکوومەت هەوڵ دەداتن هەموو چینەکان وەکو یەک مافەکانی خۆیان وەگرن ئەمە ئێستا با بڵێن ئەو خاوەن بەنزیخانانەی کە لە هەولێر هەنە کە مۆڵەتیان پێدراوە کەواتە مافی خۆیانەیە بۆیە بە دڵنیاییەوە پلانەکە ئەوەیە هەموو نرخەکە هەموو بەنزیخانەکان لە نرخی وەکو یەک و جێگیر بکرێتن و هەمووش ئەگەر هەر پاڵ پشتێک لە حکوومەتە بیتن بۆ هەمووان وەکو یەک بیتن زۆر باشە کاک نەبەست سەبارەت بەوەی کە لە ئێسادا لەسەر نرخی بەنزین و گرانبوون گفتوگۆمان کرد لە ئێستادا زۆربەی پامنێرانمان لە شار و شارۆچکەکانی هەرێمەوە سەبارەت بە نرخی کاڵاوشتومە گفتوگۆ دەکەین کە زانیاریەکانیان دەگواسەوە بە تایبەت ئەمڕۆ نرخی مریشت بەرزبوونەوەیکی بەرچاوی بەخۆوە دیوە ئەمە تا چەند دەتوانرێت کۆنتترۆلی بازار بکرێت هۆکارەکەی چیەوە تا چەند لیژنەکانی قایمقامیە داگاداری ئەم بارودۆخەن ئەمە لیژنەکانی قایمقامیت بە بەردەوامی سەردانی بازارەکان دەکەن بەڵام هەندێک گرانبوون ئەمە بە شتێکی سروشتی دەزانین لەبەرەوەی لە دەسەڵاتی ئێمەدانی ئەمە دوو جۆر هەیە گرانکردن هەیە گرانبوون هەیە گرانبوون کە لە دەسەڵاتی ئێمەدا نەبی و لە سەرچاوە هەر کاڵایەک هەر شتومەکە کە گران بیتن یاخود خواستی لەسەر زیاد بکاتن لە هەموو کوردستان بە یەک شێوە بیتن ئەوە ئەکید وەکو خۆی دەڕوە و هەرچەندە ئێمە پێی نیگەرانین کەەوە ئەو هەر کاڵایەکە گران دەبی لەبەرەوەی تەسیر لە هاوڵاتی دەکاتن بەڵام گرانکردن قۆرخکاری ئێمە ڕێگە پێ نادەین بە هیچ شێوەیەک متابعی بازارەکان دەکەین چاودێری شوێنەکان زۆر بە وردی دەکەین بە تایبەت لە کاتی بۆنەکاندا لە کاتی جەژن لە کاتی مانجی ڕەمەزانی ڕابردوو تاکو ئێستا ئێمە هەر ئەم ساڵ 357 تۆن خۆراکی ماوە بەسەر چوو یاخود نەشیا و دەستی بەسەر داگیراوە 15 کەس لە مانجی ڕەمەزانەوە تاکو ئێستا دراونە دادگا و سزا دراون بند کراون بەهۆی ئەوەی کە سەرپێچیان کردووە بۆیە ئێمە ڕێگە بە گرانکردنی کاڵا و شتومەک نادەین بابەتی مریشتیش خۆتان دەزانن مریشتی زیندووە کە واتە بەرهەمی ناوخۆیە ئێمە سیاسەتی حکوومەتی هەرێم بە تایبەت کابینەین و پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆیە بەڵام بە مەرجی پاراستنی بەرژەوەندی هاوڵاتی مە خۆت دەزانێوانە لە پرۆژەکانی ناوخۆ بەرهەم دێنرێن ئەو پرۆژانەش ماوە احتیمالە تووشی زەرەر دەبن وا دەکە کە ژمارە ئەو مریشکەی کە بەرهەمی دەینن ڕوو لە کەمبوونەوە بکاتن ئێمە لە بۆ بەرژەوەندی ئەو خاوەن پرۆژانە لە بۆ پاڵپشتیکردنی بەروبوومی ناوخۆ مریشی بەست و هاوردەکرا و قەدەغە کراوە ئێستا بە بڕیارێکی وەزارەتی کشت و کار ڕێگە نادرێ ئەو هیچ مریشکێکی زیندوو داخل بکرێتن هەموو بۆ پاڵپشتیکردنی ئەوانە بەڵام هەردەمیش هەوڵمان داوە هاوسەنجی ڕاگرین لەبێ نێوان بەرژەوەندی پرۆژەکان و بەرهێنەرەکان لە بەرژەوەندی خاوەنکارەکان و لە گەڵ بەرژەوەندی هاوڵاتیانی ژێمە ناکرێ ئەمە ڕاستە بەرژەوەندی هاوڵاتی دیسان دەڵێمەوە زۆر گرنگە بەڵام ناکرێت لەسەر حیسابی بەرژەوەندی پرۆژەکان و خاوەنکارەکان ئێمە چۆن ئەرچی ئێمەیە بەرگری لە بەرژەوەندی هاوڵاتی بکەین ئەو هادەبی پاڵپشتی بەرژەوەندی خاوەنکار و پرۆژەکان و کارگەکانیش بکەین ئەوەی ئێستا هەیە ئێمە ماوە بەڕاستی
تووشە و حاڵەتانە دەبین کەوا مریشک احتیمالە دەڕۆ بۆ شارەکانی تری عێراق احتیمالە بەرهەمی کەم دەبیتن لە پرۆژەکانی ناوخۆ بەڵام ئەکید لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ چاودێری بازرگانی هەمانجێکی تەواو هەیە لە نێوان هەموو لایەک بۆ ئەوەی هاوسەنجەکە ڕابگیرێ ئەگەر پێویستکە مریشک ڕابگیرێ نەنێردرێتن بۆ شارەکانی تری عێراق ئەوە ڕادەگیرێتن بۆ ئەوەی نرخەکەی دابەزێندرێتن نرخەکەی لە بەرژەوەندی هاوڵاتی بی بەڵام بە و مەرجەی خاوەنی پرۆژەکانیش تووشی زەرەر و زیان نەبن. زۆر باشە وەک خۆ ئاماژت پێکرد کە بەردەوام لیژنەکانی قایم قامێت لیژنەیەکی هاوبەشە و بەردەوام لە کارادایە بە تایبەت ئەم چەند ڕۆژە کە زۆربەی خواردنەکان بە بۆنەی جەژنی قوربانەوە خواستی لەسەر و هاوڵاتیان سەردانی شوێنە گشتەکان و بازار دەکەن تا چەند لە ئێستادا لیژنەکان کارادان لە بەسەرکردنەوەی ئەو شوێنانەی کە گومانی لێ دەکرێت. ئەمە لیژنەکانی قایم قامێت لەگەڵ ئەو دەیان لیژنەی تر هەیە کە لە فەرمانگەکانی تا باڵێن پەیوەندیدارن وەکو تەندروستی چاودێری بازرگانی گەشت و گوزار ڤێتەرنەری هەتا بەرگری شارستانیش لەبەرەوەی خۆتان دەزانن ئێستا ئەو لیژنانەی پەیوەندیان بە بەرگری شارستانی وە هەیە کارەکانیان چڕتر کردەوە لەبەر ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن ڕووداوی ئاگرکەوتنەوە بەداخەوە هەر ئەم ڕۆژ ئەم شەو ڕووداوێک ڕوویدا شەوی ڕابردوو کە بەهۆیەوە کەسێک جانی لە دەستدا ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە ماڵێک ڕوویدا ئەوە کاری ئەو لیژنانە زۆر زۆر چڕتر کرایتەوە و ئێمە زۆر زۆر گرنگی پێدەدەین ئێستا و کەم و کوڕیانەی لە ڕووی سەلامەتی و بەرگری شارستانی هەیە ئەو شوێنانە چاچ بکەن لە ماوەی ڕابردوو زیاتر لە 400 شوێن کە کەم و کوڕی هەبووە لە ناو شاری هەولێر هەموو ئەو کەم و کوڕیانە چاک کرایتەوە دوای ئاگدارکردنەوەیان دوای ئەوەی لیژنەکان سەردانیان کردنە بۆیە هەموو لیژنەکان بە شێوەیەکی ئاسایی ڕۆژانەی کاری خۆیان دەکەن بەڵام لە کاتی پێویست چاودێریکردنەکە دەرچوونەکان چڕتر دەکرێتەوە ئێشتا لیژنەی چاودێریکردن و پشکنینی بازار لە قایم قامێت لەگەڵ هەموو لیژنەکانی تر لیژنە لاوەچەکان چاودێریەکانیان چڕتر کردیتەوە بە بەردەوامی دەردەچن دەتوام لەم ڕۆژانە شەوانش دەرچوونیان هەیە بۆ بازارەکان بۆ کۆگاکان بۆ شوێنە گشتیەکان ئەوە بە پێی پلان و بەرنمەیە کە لیژنە بەخۆی دایدەنێتن بەڵام زانیاری هاوڵاتیشمان بۆ دێتن کە ئەوان ئاگدارمان دەکەنەوە لە بوونی هەر حاڵەتێکی نەخوازرا وەکو موادی ماوە بەسەرچوو خۆراکێکی نەشیاوکە خراپ کۆگاکرابی لەبەرەوەی کۆگاکردنی خۆراکیش ئێستا زۆر زۆر گرنگە کە بە شێوەیەکی تەندروستبی لە ناوبەڕات بیتن چاودێریەکی بەردەوام دەکرێت لەلایەن تیمەکانی تەندروستی لیژنەکانی قایم قامێت بۆیە هەر کاتێک کە ئاگدار دەکرینەوە هەر لیژنەکان بە زووترین کات کۆ دەکرێنەوە ڕەوانەیە ئەو شوێنە دەکرێن بۆ ئەوی کاری پێویست ئەنجام بدێ ئیزراعاتی پێویست بکرێتن ئێمە زۆر جارکە حاڵەتەکانیش کە شایانی باسکردن بی ڕای دەگەینین دەیدەینە دەستگاکانی ڕاگەیاندن لە لای خۆمان ڕای دەگەین کە هاوڵاتیان زیاتر ئامادەکاری دەکەن و بازار و مۆڵەکان قەرەباڵغی بەخۆ دەبینن هیچ کەسێک سزادراوە بەهۆی سەرپێچی ئەگەر خواردنی ماوە بەسەرچوو یاخود بەهۆی گرانکردنی نرخی شتومەکەەوە سزادرا بێت لەلایەن لیژنەکانەوە هیچ ئامارێک لە بەردەستا هەیە؟ بەڵێ ئێمە دوێنێژ لیژنەکانمان دوێنێژ لیژنەکان لە گەڕان و بە دوواداچوو بووینە ئەو ڕۆژ بەڵام دوا دەست بەسەرداگرتن ئەوەی ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو بوو زیاتر لە 3 تۆن گۆشتی ناتەندروست گۆشتی مریشک و گۆشتی سوور گۆشتی ئاژەڵ دەستی بەسەرداگیرا هەمووی لە ناو بردرا کەسەکە دەستگیر کرا شوێنەکە داخرا سزاد دران بە تونترین شێوە شوێنەکە ناتەندروست بوو گۆشتەکە زۆر بە شێوەیەکی تەندروست ئامادە دەکرا وەکو شیشی گەز ئامادە دەکرا و بۆ ئەوەی ڕەوانەی بازارەکان بکرێت بەڵام بە پێی زانیاریەک کەم پێش 2 ڕۆژ لە لای ئێمە بوو ئێمە چاودێریەکی باش و چڕی ئەو شوێنەکرا لەلایەن پۆلیسی ڕێکاریەوە کە دڵنیا بووین لە زانیاریەکان لیژنەکان کۆکرانەوە و بە شێوەیەکی لە ناکاو سەردانی شوێنەکەیان کرد دەرچ و زانیاریەکان هەمووی ڕاستە ئیزراعاتی ئەوەی پێویستە بەرامبەر ئەو شوێنەکرا بۆیە ئێمە زۆر جار داوای هاوکاری لە هاوڵاتیان دەکەین دڵنیاین کەوا ئەو هاوکاری هاوڵاتیان بۆ ئێمە زۆر زۆر گرنگە دەتوانین باشتر و زووتر بگەینە شوێنەکان ئەو شوێنانەی کە شاراوەیە احتیمالە کە لیژنەکان بە پێی پلان و بەرنمەکانی خۆیان نەیگەنێ زووتر بگەنە ئەو شوێنانە زۆر باشە کاک نەبەست پلانی ڕۆژانی جەژن وەکو قایمقامی قزای ناوەندی هەولێر و وەکو لە سنووری پارێزگای هەولێردا پلانەکان چین و ئامادەکاریەکان چین بۆ ڕۆژانی جەژن هەم لە ڕووی لیژنەکان هەم لە ڕووی ئەمنیەت
ئەکید جژنێ و ساڵ جیاوازی دەبی لەگەڵ پارساڵ ئەم ساڵ چاوەڕوان دەکەین کە ژمارەیەکی زۆر گەشتیان ڕوو لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری هەولێر بکاتن هەرچەندە ئێمە پێش کەمێک وەزارەتی تەندروستی هۆشداریەکی توندی بڵاو کردەوە کە ئەو ژمارە ئەوڕۆ تۆمار کراوە یاخود تۆمار دەکرێتن ژمارەیەکی پێوانەیە لە ڕووی توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا ئەوەی باس کرا و ئێمە جێبیستی بووین احتیمالە زیاتر لە 1800 حالت تۆمار بکرێتن ڕابگەیەندرێ ئەگەر زیاتریش نەبیتن لە هەموو کوردستان کە لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا ئەو ژمارەیە تۆمار نەکراوە ئەوە زەنگێکی خراپە زەنگێکی مەترسیدارە پێویستە هاوڵاتیان ئاگاداری خۆیان بن پێویستە ڕێکارەکانی خۆپارێزی جێبەجێ بکەن بە تایبەتی بەستانی ماسک قەرەباڵغی چەندی بکرێ هەوڵ بدەن دروست نەبیتن ئەوە هەواڵێکی ناخۆش بوو بەداخەوە کە لە وەزارەتی تەندروستی باس کرا و ئەو هۆشداریەدا ئەوڕۆ بەڵام چاوەڕوان دەکرێتن لەبەرەوەی لە هەموو ڕوویەکەوە ژیان ئاسایی ڕێگاکان کراوەیە چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی زۆر گەشتیار کە دەستیشیان پێکردووە بە هاتنیان ڕوو لە شاری هەولێر بکاتن ئامادەکاری تەواو کراوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئەمنیەوە ئەکید لە دەواازەکانەوە ڕێوشوێنی ئەمنی ئەوی پێویستە دەگیرێتە بەر لەلایەن ئاسایشی بازگەکانەوە دڵنیابوون لەو کەسانەی کە داخل دەبن بەڵام لە بازگەکان لە هەمان کاتدا لژنەکانی گەشت و گوزار شارەوانی ئەوانە هەموو لەوێنە بۆ پێشوازیکردن لەو گەشتیارانە بۆ ئەوەی کە لە ڕێگای کۆمپانیەکان دێن دروستکردنی ئەو هەماهەنگیان لە نێوان هۆتێل و مۆتێلەکان و کۆمپانیەکان و لەبەرەوەیمە لەو حاڵەتانە لە بۆنەکان زۆر جار کە گەشتیار زۆر بە ژمارەی زۆر هاتێ تووشی کێشە بووینەوە لە ڕووی ئەو گرێبەستانەی لە نێوان کۆمپانیەکان و شوێنە گەشتیاریەکان بە تایبەت هۆتێل و مۆتێلەکان کراوە پاشگەزبوونەوە ئەو جۆرە شتانە بەڵام پێشوازیەکی باش دەکەن بۆ بە مەبەستی ڕێخستنیان دەبن لە ڕۆژانی جەژندا کاتیمانەوەیە و حەوانەوەیان لە ناو شاری هەولێر ئەمە ئەکید نانەوەخانەیە ڕێستۆرانت هۆتێلەکان هەموو کراوەیە لەوەی دڵنیایە کە جێگاش نامینە لە هۆتێلەکان دە زۆربەی زۆری هۆتێلەکان بەڵام ئەوەی گرنگە چێشخانەکان کە دەبی کراوە بی بەشێکیان کە ئاگدار دەکرێنەوە لەلایەن کۆمەڵی چێشخانە و ڕێستۆرانتەکان هەروە لەلایەن بەڕێوبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر و هەروەها نانەوەخانە و سەمونخانەکانیش لە ڕێگای ئەنجومەنەوە بەشێکی زۆریان ئاگدار دەکرێنەوە کەوا کراوە بن لەبەرەوەی خەڵک پێویستی بەو شوێنانەیە کە گەشتیارێکی زۆر دێ احتیمالە نەک لە دەرەوەی کوردستان لە شار و شارۆچکەکانی تری عێراق بگرە لە پارێزگاکان و لە شارەکانی تری کوردستانیش خەڵک ڕوو لە هەولێر دەکاتن بۆیە ئامادەکاری تەواو کراوە هەروەها شارەوانیەکان تیمەکانی شارەوانی ئامادەکاری تەواویان کردووە لە ڕووی پاگڕاگرتنی ئەو بازاڕانە هەڵگرتنەوەی زبل و خاشاگل کە بەتایبەت لە سنتەری شار و لەو کراوە سەبارەت بەوەی کەم جەژنە جەژنی قوربانە و هاوڵاتیان قوربانی ئەنجامەدەن تا چۆن ڕێگری لەوە دەکرێت لەسەر شەقامەکان و قەراغ شەقامەکان یان شوێنە گشتیەکان سەربڕینی ئاژەڵ ئەو پاژماوەیی کە دەمێنێتەوە کە دەبێتە هۆی نەخۆشی و بۆنێکی ناخۆش و هاوڵاتیان بێزار دەکات سەبارەت بەمە ڕێکاری چی گیراوەتە بەر تو ئەم دێمە سەروایە تو مەجای من دەم دێمە سەروای با قسەکەم تەواوکەم پۆلیسی قایمقامێتیش لەگەڵ هێزی زێرەڤانی ئەوانیش پلانێکی لەگەڵ شارەوانیەکان پلانێکی باشیان داناوە بۆ چاودێریکردنی ئەو شوێنانەی کە مەترسی لێ دەکرێت زێدەڕۆیی ئەنجام بدرێت لەبەرەوەی احتیمالە ئەو کەسەی کە بەنیازبی زێدەڕۆیەک ئەنجام دە لەسەر زەوی حکوومەت لەسەر زەوی گشتی وای لێکدابیتەوە کەوا پشوە و تیمەکان و لژنەکان لە ئەرکدا نابن بۆی مەجالێکی باشە کە زێدەڕۆیی بکاتن بەڵام بە پێچەوانەوە چاودێریەکان چڕتر دەکرێنەوە پلانێکی باش دانراوە ئیزراعاتەکان تونتر دەکرێنەوە هەر زێدەڕۆیەک بکرێتن ئەوە بە دڵنیاییەوە تێک دەدرێتن هەرچەندە پێشکەمێک راپۆرتێکتان وابزان بڵاو کردەوە کە کەسێک زێدەڕۆیی کردبوو لەسەر زەوی حکوومەت بەڵام حکوومەت مافی خۆیتی شارەوانی مافی خۆیتی لژنەکان کە ئەو زێدەڕۆیانە هەڵبژیرێ هەر زێدەڕۆیەک ئەنجام بدرێتن لەسەر مڵکی گشتی بەو شێوەیە هەڵدەگیرێتن ئەوە پلانێکی باش دانرا و چاودێریەکانیش لە دوێنەوە چڕتر کرایتەوە و دەست پێکراوە
ئەوی تر سەبارەت بە قوربانیکردن پێشببینی دەکەین ژمارەی ئەو کەسانی کە ئەم ساڵ قوربانی دەکەن زۆر زیاتر بیتن لەوەی پار و پێراریش لەبەرەوەی یەک ئەم ساڵ فەریزەی حەج ناکرێتن ئەنجام نادرێتن ئەو هاوڵاتیانەی کە لە حەج بوون و لەوێ قوربانیان دەکرد لێرە کە بەنیاز بوون قوربانی بکەن لێرە دەیکەن دووش پارساڵ بابەتی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنە و مانەوەی خەڵک لە ماڵەوە و قەدەغەی هاتوچۆ ئەو جۆرە بابەتانە لە ئارادا بوو خەڵکە گنەی کردم چنە دوای خستێ بۆ ئەم ساڵ بۆیە ئێمە پێشببینی دەکەین کە ئەم ساڵ ژمارەی ئەو کەسانە زیاتر بکرێتن بۆ مەبەستا ئێمە هۆشداریەکمان دوێنێ بڵاو کردەوە کەوا قوربانیکردن یاخود سەربڕینی ئاژەڵ دەبی لە سەربڕخانەکان بی ناکرێت لەسەر شەقامەکان لە بەردارگای ماڵەکان کە دەبیتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی بۆنێکی ناخۆش مێش و مەگەز زبل و خاشاک و ئەو پاشماوەی لە خین و لە ئەو جۆرە شتانەی پاشماوەی ئاژەڵەکان کە زیان بە دراوسەکان دەگەینی بێزاریان دەکاتن احتیمالە زیان بە ئاوەڕۆیەکان دەگەینی زیان بە ژینگە دەگەینیتن ئێمە ڕێگە پێ نادرێت لە ڕێگای پۆلیسی قایمێتەوە چاودێریەکی باشی هەموو شار دەکرێت شوێنەکانی گۆشت فرۆشی سەر شەقامە گشتەکان هەر ئاژەڵێکیش لەو شوێنانە سەر ببڕدرێتن ئەوە دەست بەسەر گۆشتەکەی دادەگیرە و ئیزراعات دەکرێت ئەوی تر سەربڕخانەکان بە درێژایی بە تایبەت سەربڕخانەی هاوچەرخی هەولێر سەربڕخانەمان هەیە لە قوشتەپا لە بنەسڵاوە بە درێژایی ڕۆژانی جەژن کراوە دەبی لە کاتژمێر هەفتی بەیانیەوە تاکو شەشی ئێوارە ستاف و تیمی ڤێتەرنەری تەندروستی هەموو لەوێ ئامادە دەبن هەر ئاژەڵێک کە سەر دەبڕدرێتن دوو پشکنینی بۆ دەکرێت پشکنینێک بۆ ئاژەڵەکە بۆ ئەوەی دڵنیا بن کە نەخۆش نییە پشکنینەکیش بۆ گۆشتەکە دەکرێتن اینجا گۆشتەکە دەدرێتەوە خاوەنەکەی سعرێکی ڕەمزی وەردەگیرێت کە دەبیتە داهات بۆ حکوومەت 3000 دینار بۆ ئاژەڵی بچووک هەروەها 10,000 دینار بۆ ئاژەڵی گەورە وەردەگیرێتن ئەو قەسابانەی کە ئاژەڵەکانیش سەردەبڕن کە زۆر بە شێوەیەکی ڕێکوێک نرخەکانیان زۆر کەمترە حەق دەستەکانیان لەوانەی کە لە ماڵەکان لە کۆڵانەکان ئاژەڵ بۆ هاوڵاتیان سەردەبڕن ئەنی لە هەموو ڕوێکەوە لە بەرژەوەندی هاوڵاتیە کە ڕوو لە سەر بڕخانەکان بکاتن بەڵام لێرە شتێکی تریشەیە تێبینیەکە دەمەوێت هاوڵاتی ئاگادارکەینەوە لیان لەو تێبینیە کە دەچن سەردانی سەربڕخانەکان دەکەن تەنها خۆی بچیویان یەک کەس لەگەڵی بچیتن ئەو قەرەباڵغێ دروست نەبیتن لەبەر ئەوەی با کارەکان ئیشەکان باشتر و خێراتر لەوێ ئەنجام بدرێ و جێبەجێ بکرێ هەروەها بابەتی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنەش لەوێ ڕەچاو کراوە 15 ئاژەڵ بە یەکجار دەچنە ژوورەوە سەردەبردن هەر ئاژەڵک تەواو کرا و ئامادە کرا دراوە خاوەنەکەی اینجا ئاژەڵی تر لە جێگای ئەو دەچنە ژوورەوە بۆ ئەوەی سەر ببڕدرێتن بۆیە داواکارین لە هاوڵاتیان کەوا زۆر بە هەستیاری مامەلە لەگەڵ ئەو بابەتە بکەن و پابند بن بەو ڕێنمایی کە ئێمە لە دوێنەوە دەرمان کردووە ڕوو لە سەربڕخانەکان زۆر باشە کاکنەبەز من کاتم کەماوە بەڵام لە ئێستادا دوو پرسیارەوە پرسیاری هاوڵاتیانەوە کە دەزانن چاپێکەوتنەکە ڕاستەخۆیەکییانە و هاوڵاتیە بوو کە باسی شت کرد کە دەڵێ لە گەڕێکی قەڵاتی نوێ وەک زیادەڕەویکردن ئەمڕۆ خانوەکەی ڕوخێندراوە دەڵێت بۆچی تەنها من لەو گەڕەکەیە خانوەکەی من ڕوخێندراوە پرسیاری کەشیان کار هاوڵاتیان دەڵێن کە بۆ 25 دلاری کە باج لەسەر نرخی بنزینەگەر هەڵگیرابێت بۆ تەنها لە شاری هەولێر ئایا شاری سلێمانی و دۆکیش نرخی بنزیندا دەبەزێت یا تەنها بۆ شاری هەولێر ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە پرسیاری یەکەمەوە زێدەڕۆی ڕێگە پێدراو نییە بۆ هەموو هاوڵاتیەک هەر کەسێک بی لە هەر پلە و پایەک بی بەبێ جیاوازی دەبی کە کاردانەوەی یاسایی بەرامبەر ئەو کەسێک کە زێدەڕۆی کردووە بکرێتن ئەوی تر کە باوەڕ ناکەم هیچ شارەوانییە کەوا بتوانی چاوپۆشی بکاتن لە نێوان کەسێک و کەسێکی تر ڕێگە بە کەسێکی تر ئەگەر حاڵەتی واژ ڕوویدا ئەو هاوڵاتیانە دەتوانن ئاگداری لایەنی سەروتر بکەنەوە لە شارەوانیەکان هەر شوێنێک بیتن بەڵام دڵنیاینەکەەوە شارەوانیەکان بە عادیلانە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن زێدەڕۆی شتێکی خراپە شتێکە کە زیان بە بەرژەوەندی گشتی دەگەینی ملک و ماڵی خەڵکە ئەوەی کە زێدەڕۆی لەسەر دەکرێتن بۆیە ڕێگە پێدراونێ ئەوی تر هەر ڕێنمایەک هەر بڕیارێک دەرچی لە حکوومەتەوە لە وەزارەتی سامانە سروشتەکانەوە تایبەتە بە هەموو کوردستان تەنها تایبەت نییە بە شارێک یاخود بە پارێزگایەک بۆیە هەر شتێک کە دەرچی و جێبەجێ بکرێت تعمیم دەکرێت لەسەر هەموو کوردستان
بەڵێ سپاس بۆ نەبەز عەبدولحەمید قەیمقامی قەزای ناوەندی پارێزگای هەولێر کە لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردنت.